والله یاقوب ئەنجا من بڕۆم کە قسەکانی تۆ هەمووی ڕاستە من خۆمە زانم شێکەم کاکە من سۆز پاسی جەنابەتەکەم سەرچاوە دانیشت قاوتاوەکەمان نەخوارد بابا بۆتە قەحوە چەی جار لێ ناخۆم بابا چەند جاتە قوربان لێم گەڕێ ئیشم هەیە چاکەت نەخوارد ڕووی کاک زۆر بەخێر بێ چۆنی کاک بێژان بەخێر بێ یاخوا سلامت بی ماشەڵڵا دەبێت ئەمە ساحە مەطعەمی شوقات کۆکەیتەوە زۆر تەبیعیە من کەسێکم ڕاستەخاوەن مەطعەمم بەڵام لەگەڵ کارمەندەکان وەکو یەکم پێیانم وتووە من و تۆ من هەمومان یەکی باشە بارحاڵ من بۆ ناتم خێر هاتووی بێژن جۆ بگرە لەم دەقەیەوە نە تۆ ئێمە ناسی و نەش ئێمە تۆ ناسین لەم دەقەیە کۆتایی لە بینی ئێمە و ئێوە هات ئاخر بۆ کاکە کوڕە کاکە بۆی چی کوڕە کاکە هەرچیەکەم بینێ ئەڵێ کچ نەدێ بە بێژن خەومان بینیوە کچ نەدێ بە بێژن کاکە گیان من و تۆ تەواو کۆتاییمان بەش هەموو شتێکێنە ئێدە کاکە بۆستە خوا حافیز زەفەر کاک مزەفەر أعوذ بالله والله نازم وش كان درجة داولتي देखो आजंदी दे सारे दरके कहते दे देखो सारे दरके कहते दे सारा कम أذكر أتوي هذا درجة دي كار أبو جار ها أو هتي ما يلا درجة دي واصل يا بينا كنا واصل يا بينا بقريوة واصل يا بينا ولا بابا كم ولا ليه قري بعشر ليه ده ها هذا عندنا بخراب تريلي ده ولا بابا ليه قري والله زار بيودتكم والله كار ولا سمني قدام بابا لا انا ليه قري هناك هەستە کوڕمەوری هەستە چ بۆ هیچ نەبە ئارام لەبەر سام زیر بە دا ئەدی بە خۆت نەتگوت بەدەنگی جوانی مرۆڤە دەنگ گەلە گەورەی بینی خۆمان بی کوڕە لەبەر سام زیر بە وەرە چی فێر کردی بەدەنگی جوانی مرۆڤە داکت کوڕم بەشمول داکت ناکە و قسەیە پێ بڵێ قسەت لە چێ هینەیە ئەو ڕۆژدا ڕەشنەکەیاندا بووێنە مەکتەبێ لەسەر بێدەنجێم نیشەندە گوشەی جوانم بۆ نووسی بەرەم کردو مەکتەبێ ئەتوو باسی بێدەنج دەکەی لۆ نابی جێتە جەخۆ بووە تو بەڵێ گەورترین دەک لە جیهاندا ئەتووی ئەردە بەسە کاکە دە بەسە وازلەوە بێنە ئای سعدی ئای کاکە دڵنیام لە ماڵی ژنی دووەمی جلچی گۆڕیە دوای هاتەوە وەڵایەوە سالار لۆی کردیمە خێرە کوزانێت تو کورکاکە کو نازانم بە فێرلی مارەکردنی ژن هەڵدەستی دەستە سلەیمانی دوای لە ڕێ سارەکەی تێک دەچی مەلەکی بە تەکسی دەنێرتەوە چییە دوایش بجل قاتە چینوێ دەردەکەی شتیوە هەیە کاکە لە چێ نەشتیوە بووە مێشکم تەقیم دەگەرنگۆ مێشکم تەقیم ئێ کابرا دەورەمەندا بەزازە پارەی هەیە قات دەکریش وڵێ قاتەکەشی جوان بوو دەزانی ئەی قاتەکەی جوان بوو کاکە بەس هەز دەکەم لەسەری بە جواب دێ ئاخ بابا بەس تو قسێ وە دەکەی نازنەوە مێشک ئەو وەستێ بە غەڵەتی لۆ تو کرد ئەو وەستێتە بە غەڵەتی لۆ تو کرا ئای هەزار ڕەحمەت لە گۆڕ سادق یعنی دەتوانین دەوەستەکەی بنووسی دەهەم زابەزا ئەگەر لە خۆبی یا هەنەر ئەگەر لە دەهامی بی بە قوربانی قەبری بابم بی باسی قەبری بابم هەنار بەسا مێشکم تێک چوو ئەی هاوار لە چ دروست پێە تو تەلەفۆن بۆ سەعاتی بکە با نەچێتە سلەیمانی ئەی هاوار ئەوەش دەکەم خوا تاقەت دە سەعدی خوا تاقەتم دە کاکە بەس سەعاتی بە جواب نەی ها چی بەجواب کرد مێشکمان تەقی هەنار بەس ئەوەش سەعدی بەچی خەزم کردیە بە قوماش ڕسمی قوماشی لەسەردانێ جوابی نەداوە تۆ کاکە وەرە بچینەوە دوکان هەنار
ئەها لەوێ دوو قسەی لەگەڵ بکە یان چاوی خۆتی لێ سوورکەوە یان دەزانی چ بکە خۆتی لێ تووڕەکە کوڕە نازام چ دەکەی بیکە بەزبان لەسەر سلێمان ئەزان یەکش دەکەم دەڕۆم لێرە دەڕۆم مێشکم دەقی واستم بینن مشکلی خۆتە بە قوربان هاوار بەسەنات هاي لە خۆت بێ کەسێ هەنار هەنار ئای هەنار چەندە بێ کەسی هەنار چەندە بێ کەسی براکەشت ڕۆی پشتی تێکردی دایکم چەند خۆشە دا ها لە بەشداری خۆشترین دەنگ ناکەی کوڕاستا بڕۆ لە بەرچاوم زربە بڕۆ لە بەرچاوم زربە بڕۆ لە بەرچاوم زربە ئەمرت نەمێنێرە وەڵڵی ئەرێ لەکوێ بوو کوڕە دەهنار بەسە لاوچی دەریان گۆراین دەڵێ ئەچژان سەردەی لە جێگوڵ هۆتێلی سعدی بەزاز لە خزمەتاندایە شەو و ڕۆژ بابە مەلیک 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 دەوت بەش مەکەوە هاتی بەرێ وەڵڵا وتە سعدی دەو بەش دەو دەرێ دەرکەی حەوشەیە بەری وەستە سعدی کوڕم ئەو شۆت لە هۆتێلی نەنووستی ها ناوەڵە ترسام لە هۆتێلی ئەڵە ساتمەوە هاتۆ دوکانی چ لە هۆتێلی ترسام خۆ نەچۆمارە پلاناری نانە نەسۆمەر پێناری ئەی ئافرین ئەی ئافرین وردە وردە عاقل دەبی وەختی ژنینانەکەت نزیک بیتەوە سلام علیکم سعدی ئەو بوون هاتیوتۆ ماڵێ ئەتو بەشەری ها ئەتو بەشەری بەڵێ بەشەر کەم نەگوتی بەبێ پرسی من مێ دوکانێ عەدیلو تۆ لە سلێمانی هاتیتۆ نەهاتیتۆ ماڵ جوابی تەلەفۆنیش نادێەوە ئێ بابا من سەد ئیشم هەیە دوای نیورانی دەهات بۆ نییە هەموو شتەکەت پێ دەگوتی ئێمەش ئیشمە هاتیمە بازارە گوت و سەرش لێوی دەدەم بزانم لێرە هاتەوە شتەکەت پێ برێم بەبێ پرسی من جارش کە بێ دەرێ نییە چی خراپە پێت دەکەم دەواز لە مۆزوع بینە ژنینانەکە بۆ بێدەنگ با تۆ بێدەنگ بە مەلێک ئەتو بە شاهد ئەتو نییە کەسە چی عاقلی و کەسە چی منطقی ئەگەر ژنێک بەجێ مێردی نەکەو بەبێ پرسی بێتە دەرێ شتێکی خراپ نییە بەرەوە خراپە پلانەرە کوێ بچی دەرێت بسکرێت بزانە ئەو مندارەش نییە دەزانی لە تۆ ئاخرترە بڕۆ هەتا خەرگ ئەمەی نەدیتە بڕۆ دەری بڕۆ دەڕۆمیشەکانم دەکەم بەس ئەتوش بێەوە ماڵی هاالێ پرسینەوە تەیە نابێ نابێ وەکو دەبی تەواو سعدی ئەدی والله والله نییە وە دەزانم بێعقلی بە قورعان زۆر کەسیدا والله بڵانسی عقل سەبر بەرز دەبتەوە بینە کورا بینە ماچ تەوەستا خزمەتم تەواو تاوەستا تەواو هەر بزانە لەو ڕۆژانە لوت دەست بە داخوازی